هەولێر قەڵای زەردی پارتیە، هەولێر شاری هەولێرە، شاری سەرۆک بارزانیە، شاری مەسرور بارزانیە، شاری کوردستانە. ئەوڕۆ زۆر دڵخۆشم لە لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان بەشدارم. بەخێرهاتنەکی جەنابی سەرۆک بارزانی و ڕێزدار مەسرور بارزانی دەکەم. هەولێر ڕقمی یەکە، پارتیش ڕقمی یەکە. هەولێر و پارتی واتای بەیەکەوە نووسانە، هەرگیز جودانەوەی پێدانە. پارتی و ماڵی بارزان ساحێبی هەولێرە. هەر کوچە و کۆڵانی شاری ئەو هەولێرە پارتی و بارزانی ساحێبیتی. هیچ حزبەک و لایەنێک ناتوانی ببێ بە پرچاری هەولێرەوە جگە لە سەرۆک بارزانی. پارتی ڕقم یەکە و نابێ بەدوان. یەک جەنابی برا گەورەشمان هەیە، ئەویش ڕقم یەکە و نابی بەدوان. شاری هەولێر شاری پارتیە. بەڵێ ئەگەر پارتی نەیکردبایە ئەو جەماوەرە لێرە نەدەبوو. ئەو جەماوەرە لە خۆشی سەرۆک بارزانی لێرەیە. ئاوەدانی هەولێر وەکو شارەکانی کە دروم و شەڕ و کوشتن و بڕینی تێدانە. هەولێر قەڵای زەردی پارتیە، هەولێر شاری هەولێرە، شاری سەرۆک بارزانیە، شاری مەسرور بارزانیە، شاری کوردستان.